هروها خوي تعالى برسول الله أفرمي صلى الله عليه وسلم لكوتاي سورة طه لآية 132 خوي تعالى بمحمد المصطفى صلى الله عليه وسلم أفرمي وأمر أهلك بالصلاة وأمر أهلك بالصلاة واصطبر عليها أمر بكسكاركتك بنيوش چونکە نوێژ براینا ئەساسی هەموو شتەکانە کلیدی هەموو دەرگاکانە نوێژ وأمر أهلك بالصلاة زۆر گرنگە خوای تعالی وەصفی پێغەمبەر ئیسماعیل ئەکا لە سوورەتی مەریەم بڕۆن لەوێ دیقەت بدەن خوای تعالی بە ئیسماعیل ئەفەرمێ و باسێکا باس مەزنی ئەو پیاوە ئەکا فەرمێ وەکان یەأمر أهله بالصلاة یەکێ لە مەزنی ئەم پیاوە ئەوە بوو بەردەوام ئەمری ئەکرد بە نوێژ يعني أمري بمالو منال يكرت بنيوش خوتانا قدارن مالو منال سستيان توشا بيه يما مروف لنسيان وهاتي باوك من آدم عليه السلام باشترين درسي بيداينوا كلبهاش تابو لبيري شو أو إخوة أمري بيكرت لبيري كرت يما لنسيان وهاتين شتما لبيرة شي بو إخوة تعالى برسول الله أفرمي صلى الله عليه وسلم وأمر أهلك بشي بالصلاة أم جاء أفرمي شي واصطبر عليها ئارامیشی لەسەر بگرێت چونکە بەعادەت يعني ئەمرانە ئەمرە خوایەکان قورسن يعني پێویستە مەسەن جاری وای هەڵیەسێنی بۆ نوێژ هەر تەماشاکەی هەم خەوتۆتۆ جاری وای هەڵیەسێنی هەر خەریکی فەیسبووکەکەیەتی جاری وای هەڵیەسێنی مەشغوڵ بۆ سەیری یاری مۆندیالی کاس عالەمەکە جاری وای ئیتر ئەبێ جارێ دوو سێ چوار و قەت لەسەر نوێژ لیان مەدەن قەست لەسەر نوێژ لیان مەدەن هەر سەبر بگرن لەسەریان و بیخەرۆ بیری كخست بيري يتر تواهو تبتو أركاكي خوتت بجيه هنا وبردوام بأميد إيش ما هو كرع ونوتم بيزار بوم لا بأميد ما هو واصطبر عليها أم جاء فرمي لا نسألك الرزق يا مدى غير رزق لتونا كان أي محمد صلى الله عليه وسلم رزقي أو من علانية ما يدين يعني منال برينا إيما سبحان الله اشتكانا التي يكلبوا يعني بيلا كانوا إيما عكس أماكن رك عكس أم آياتاكين بیرەکەنەوە ئێمە زۆر خەمی ڕزق و ڕۆزی مناڵەکانمانن لایەنە دینەکەمان ئیهمال کردووە ڕۆژێکیان لەگەڵ پیاوێکی بەڕێزە خۆ عافی بکە ئێستا گەڕاوەتەوە بەلای خوای پەروەردگار و لەگەڵ خۆی و کوڕەکانیان چوین بۆ مارە بڕینێک بۆ کفری لە ڕێگا لە شوێنێدا لاماندا و دەستنوێژمان کرد و نوێژەکانمان کرد ئیتر من لە وتاری جمعە باسی ئەوەم کردبوو کە ئەبێ مناڵەکەت ڕابێنی لەسەر نوێژ و ئەمانە کوڕەکەی وتی مامۆستا تەسەورەکەی من ئێستا عومرم 50 ساڵە تا ئەم دەقە حاجی باوکم پێمی نەوتە نوێژ بکە يعني 30 ساڵم تێپەڕ کرد و ڕۆژێ نەیوت کوڕم نوێژ بکە هەر ئەیوت بەس مهم ئەوەیە خواردن و جلوبەر گۆمانە یە خواردن و جلوبەر خوای تعالی فەرمێ ئەوە ئیش ئێمەیە ئیش تو نییە تو لەسەرتە سەبەب بگریتە بەر بەس ئەوە ئیش ئێمەیە من خۆم ئەوە خوای گەورە فەرمێ لا نەسئەلوکە ریزقا نحن نەرزوقک والعاقبة لك إما خو ما رزقي توش دن جاكي رزقي تو خوتا دا إما إيدين دي عاقبتي أهل تقوى عاقبت بو تقوى دارة بو تقوى كان